ناڕەزایەتی خۆمان دەرەبڕین سەبارەت بەوەی کە سێ مانگە موچەمان پێ نەدراوە، یعنی ئێمە لەم گرانی بازاڕ و لەم وەزعی کە ئەم وڵاتانە تێپەڕێ وڵاتەکەمان تێپەڕێ بە شارەکەمان تێپڕێ لە کەمی بانزینە لە بێنەوتی و بێکارەبایی و لەم کێشە و گرفتانەیە دووبارە هاتوونە بەبان ئەوەشەوە ئێمەی وانەبێژ یەک بە 250,000 ڕازیە 12,500 لێ ئەبڕێن بە مەبەستی خانەنشینی. ئێمە خۆمان گرێبەستین 12,500مان لێ ئەبڕێن هەم ڕازی بووینە کەچی سێ مانگیشە ئەو 250,000مان پێ ڕەوا نابینن بەم پێمان نادرێ، یعنی داوامان کردووە نامەمان نردووە، یعنی من خۆم لەگەڵ پەرلەمانتارە بەڕێزەکان قسەم کردووە ئەمانەی کە ئێستا ژمارەی وانەبێژانی کەرکووک و بە حەسەب قسەی خۆیان ئامارەکان ئەڵێ 17,000 کەسن، باش ئێمە 5,000-6,000 کەس بووین خەڵکیان هێنا بە پارە و بەرتیل و ئەم شتانە کردیان ئەم ژمارەیان ئەوەندە زۆرەوە کرد بەبان ئەوەشەوە موچەکانمان پێ نادەن لە کاتی خۆیدا، ینی سێ مانگە ئەم وانەبێژانە بەبێ ڕاتبن.